سپاس دەزای خێرخواز بەخشینەکەین یارمەتیان داین سپاس خێرخوازانکە ئەم خانە بۆ دابگیری جارە جارە لە خانوویەکە بوون هەر خانەکەم هەر بەعمەلنەوە نە ئیسراحەتیا بوو نە هەمووی نەخۆشکەن بەو خانەوە ئێستا ئەلحەمدولیلا کەوتنەوەتە خانووی خۆمانەوە و سپاسی دەستگای خێرخواز بەخشینەکە یارمەتیان داوین سپاسی خێرخوازانەکە ئەوی دینارێکی داوە ئەگەر ئەوان نەبە بەخوا چاوم هەر خانمان ناکڕویە بێ هەر لەو خانوویە بن زۆر زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەین بۆ ئەو هاوکاریان کردی وەزعی پێشوو زۆر خراپ بوو زۆر خراپ لەو خانە خانەی پێشووەڵە خانەکەی داڕزا بوو حمای بەعمەلنەوە و بەرد بەرە بۆ لە حەماو لە ئەو دەسەکەی و لە مطبەخەکەی بەعمەلنەوە ئەو چۆ مطبەخە و بەردەری حەوشەی بەعمەلنەوە و زێرابی پڕە بوو لە ئەو هەر ڕەزالەتمەوە بەردەست ئەو خانووە ئێستا ئەلحەمدولیلا کەوتنەوەتە ئەم خانووە ئێستا سەر نەجاتمە بوو لەو خانە ئەم خانە خۆشترە لە هەموو لەو خانە و ئێستا ئیسراحەتمان کردووە لەم خانووە و ئێستا تۆپەکە بەناوی منەوە سپاسی دەستگای خێرخواز بەخشینەکەین بۆ تۆپەکەش کردە بەناوی منەوە و زۆر سوپاسیانەکەین بۆ هاوکاریان کردین و ئەگەر ئەوان نەبە بەهەر ئەم تۆپە ناچوو بەناوی منەوە چون ئیشەکە من وا بووە و فریان ناکەوتم و سپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکە نووسینگەی چەمچەما زۆر سپاسیانەکەین. زۆر هاوکاریمانیان کردو ماڵ خەڵک ئاوا بێ دەستگای بەخشین ماڵی ئاوا بێ هاوکاری ئێمەی کردووە ئەم خانووی بۆ ئێمە دابین کردووە هەموو شتێکمان هەیە لە خوای گەورە بەزیابێ لەو نەهامەتی ڕزگارمان بوو بەخوای گەورە ئەچوم تەباغەکەم داگرسان ئاو گشتی ئەهاتە خوارەوە ئاشەکە ئاو هینمە کرد ئاشەکە ئاوەکە ئەچووە ناوی ماڵ خەڵک ئاوا بێ خوای گەورە سەرکەوتویان بکە خوای گەورە هەموو جەزای خێرێ بۆ هەموو کەسێ هینکە خوای گەورە سەرکەوتوی ئەو کەسە بکە کە 250 دیناری هاوکاری ئێمە کرد ماڵی ئاوا بێ وەڵا کەوەنتەرەکەم بە کەڵک نەهاتبوو ئەو کاتێکا لەو خانووە بووم زۆر نەهامەتی بینی سە لە خوا بزیە کەوەنتەرێکیان بۆم کردووە نازانم چۆن سپاسیان بکەم و ماڵیان 100 کەڕەداوا بێ لە هەموو شتێکی هیچم کەم نییە لە خوای گەورە بەزیابێ ماڵ خەڵک ئاوا بێ و کاکەی بەخشین ئاوا بێ کە کەوەنتەریان دابین کردووە بۆم و مڕەشەح و تەباغیان بۆم دابین کردو ماڵێن ئاوا بێ مەعرەزیان دابین کردو و سەلاجە و مجەمیدە و هەموو شتێکیان بۆم دابین کردووە قەنەفە و تەلەڤیزیۆن و مێز و ئیتر گشتیان فەرش و ئیتر هەموو شتێکیان بۆم دابین کردو ماڵیان 100 کەڕەت ئاوا بێ سبلیت و ئیتر موبەریدە و پەنکە و هەموو شتێ وەڵا لە خوای گەورە بەزیابێ ئەوەی ئەوان کردیانە کەس نەیکردو ماڵی خەڵکی ئاوا بێ ماڵی کاکەی بەخشینیش ئاوا بێ کە ئەم نەهامەتیە ڕزگارمانی کردووە ماڵی ئاوا بێ ئیستا وازانم هەستەکەم وازم ئیستا لەدایک بوومە قەت هەستم ناکرد خانگێکی ئاوا خۆشم هەبێت نەوەڵایەت نوقستانیەکمانە لە خوای گەورە بەزیابێ ماڵ خەڵک ئاوا بێ کاکەی بەخشین ئاوا بێ کاک نەجات زۆر هاوکاریمانی کردە ماڵی ئاوا بێ خوای گەورە سەرکەوتوی بکە هەموو کەسێک وەڵا هیچ هینێکم نییە لە خوای گەورە بەزیابێ ئێستەم لە هەموو ڕۆژێ خۆشترە نووسینگەی چەمچەماڵ زۆر هاوکاریمانی کردە ماڵی ئاوا بێ زۆر خوای گەورە سەرکەوتوی بکە کە ئەم تاپۆیی کردێتە ناو پیاوەکەی منەوە پیاوەکەی من بەخۆوە حاڵەکەیتەوە خۆشم حاڵەکەم ئاوا نەخۆشم ماڵ خەڵک ئاوا بێ کە لەم نەهامەتیە ڕزگارمی کرد بەخوا کوڕەکەی دایکام وت هادایە ئەیدایە با خۆم نەشم ئەمە بۆ دایە ئەید لەبەرەوە بەردەکەوێتەبان سەر ئیستا لە خوای گەورە بەزیابێ خوایە ماڵ 100 کەڕەت ئاوا بێ لە خۆ داواکەم خوای گەورە دەستگای بەخشین سەرکەوتوو بکە خوای گەورە هەموو جەزای خێرێ بۆ هەموو کەسێ بداتەوە خوایە وەڵای هەموو جێژنێ ئەیدا ئەمە تادا بەدایکم تەلەفۆنم بۆ دایکەکەمە کرد بۆ براکانمە کرد ئەمە خوا پارەم بۆ بنێنم مناڵەکانم نەجلیان پێ نەجل و هیچیانێ بخوا جارەوە بوو 250 دینار لە ماڵەکەم نەبوو ئەویدا توخوا چشتمان تێ ئەم قەینا کوڕم دەوەن نەماڵەوە هیچ مەکڕن قەیناکە و باوکەکەتانەوە حاڵەکەیەتی ئەوی بوو کە دامانیانە تەلەڤیزیۆن و کاکەی بەخشین هات بۆ ماڵمان و ئیتر خەڵک گشتی هاوکاریمانی کرد و کاک نەجات ماڵی 100 کەڕەت ئاوا بێ کاک نەجات ماڵ ئێمەی پێشان خەڵکەدا و ڕقم تەلەفۆنی ئێمەی ئەدایە خەڵک و خەڵک هاوکاری زۆرمانێ کرد و ئیتر باهین خواردن بێ و بەین پارە بێ و هەموو شتی هاوکاریمانی کرد خوای گەورە سەرکەوتوی هەموو کەسێکا ماڵ کەسیش ئاوا بێ خوایە
تر متبقەکەش خۆتە زانی بەخوا جاروایە بۆ ڕێ ئاوەکان بە حاڵە حاڵێکە کرێتەوە و بۆ ڕێگان نایگیرێت و ئاو هەر ڕێگات و ئەلم کوڕم دەوەردا لە متبقەکە چی بکەین ئاشەکەمان بۆ بەرە ماڵەوە تا گشتی تکاکە باران نەبێت تکاکە و هیچ حاڵێکم نییە بەخوا خوای گەورە ڕەحەم بکە گەم هۆ دەوەیوانێکیش بێ بەخوا مەمنون بوو قەیناگە لەمە بەس ڕزگارم بێ بەخواوە دەوەیوانێکیش بێڵم پیاوەکە بەس ڕزگارمان بێ لەم نەهامەتیە بەخوا جەروای باران نەبێ خوا ئاگادارە ناتوانم چۆن عیشکەم چۆن گوزاریەکەم نییە هیچم نییە. زۆر سپاسی بەخشینەکەین بۆ ئەم خانووە جوانە بەجی زۆرمان پێخۆش بوو ئەم خانوویان بۆمان کرد جل و شتی ماڵ و گشتیان بۆمان دابین کرد دەستیان خۆش لە خانووەکەی پێشترمان قەنەفەمان نەبوو زۆر سپاسدانەکەین زۆر سپاسی ئەم خانووە جوانە یعنی زۆر سپاسی واکەین بۆ ئەم خانووە جوانە بەسجی ئێمە خانوویەکی ترمانە بوو خانووی ڕزا بوو وەکەوەی باوکم باسی کرد خانوویەک بوو ئاوشتی تێچوو مردی بووین بەدەستێ ئیسە تاپەکە بەناوی باوکمەوەی و زۆر سپاسی واکەین و کاک نەجاتی زۆر عەزیەتی کێشەوە زۆر سپاسی ئەویشەکەین لەگەڵ ئێوە وەڵی ئیستا زۆر دڵخۆشم یعنی دڵخۆشی وام هەتا ئیسە نەبووە وەڵی ئەو نە دڵخۆشم لەگەڵ دایکم و باوکم و براکەم هەر لەوەیان نەبێ یعنی لە خانووەکەی خۆمان دڵخۆشی هەر نەبوو نا ئەم خانووە وەڵی زۆر باشە بۆ ئێمە یعنی خانووەکەی خۆمان هەروە بوویسە جیران باشمانەیە یعنی لەخوا بەزێمێ جلوبەرگی جەژنمان نەبوو ساڵێکی تر ئەم ساڵە هەموو شتێکمانەیە لە خۆی گەورە بەزیابێ زۆر سپاسی ئێوەشەکەم من کاچمە حەمامەوە خۆمەشۆم بۆ قورئانە 1 میلیمێنێ بەدکەوێتەمان سەرما یەکسەر دەرەچم یعنی یەکسەر جلو شتەکەمە بەرم و دەرەچم یعنی حاڵمان لەگەڵ ئەم خانووە نەماوە یعنی لەگەڵ تەنکی شتەکانی لەگەڵ متبەخەکەی لەگەڵ ژوورەکانی حاڵمان نەماوە لەگەڵی یعنی بەخوا بەشە یعنی مرۆڤ تریش بێ ئیدارە ناکەن ئەم خانووە وەڵی ئیسە من پێم خۆشە یعنی خانوویەکمانە بێ یعنی هەر هۆ دەهۆیوانێک بێ کێشەمان نییە بەس لەم تەنگانەیە نەجاتمانکەین ئێمە وەکو نووسینگەی چەمچەماڵ دەستگای خێرخوازی بەخشین سوپاس و ستایشی خۆی گەورە ئاکەین کە توانیمان بە هەوڵ و هیمەتی خێرخوازان خانوویەک بۆ ماڵی کاکجیاد دابین کەین کە ئەم خانوویە ئێستا لە پشتمەوەیە لە مانگی ڕەمەزانە بەرنامەیەکمان بۆی کرد کە پێشتر ئاگادارکردنەوە کە ئەم ماڵە ژیانیان نییە و لە خانوویەکی خراپان کە شایستەی ژیان نییە ئێمەش سەری خۆمانمان ئاگادار کردو نووسینگەی سلێمانی پاشان هاتن قەراریان لەسەردا کە بەرنامەی خانوویان بۆ بکەن ئێمەش بەرنامەی خانوومان لە مانگی ڕەمەزانە بۆیان کرد سوپاس و ستایشی خواکەین کە خێرخوازان بە هەوڵ و هیمەتی خێرخوازان ئەوەی کە بەشدار بوو لەگەڵمانە لە 250 دینارەوە هەر تاوەکو بڕێکی زۆر لە پارە لە دوعای خێر کە بەشدار بوون لە کڕینی ئەم خانووە و ناوماڵی کاملیان بۆ کراوە هەر لە فەرش و لە تاخمی کەوەنتۆر و متبەخ و سەلاجە و مجەمیدە و مرەشەحی غاز و ئیتر موبەریدە و سپلیت کە هەموو
پێداویستێکی ناوماڵیان بۆ دابین کراوە. سواز بخوا کە باوەڕ ناکەم کەم و کوڕیەکی وای هەبێ و پێشەوەشی خانووەکە تەسمیرکەین ئێمە هەڵساین کاکجیاتمان برد لە دایری تاپۆی چەمچەماڵ خانووەکەمان بەڕسمی کردە ناوی کاکجیاتەوە. سواز بەخوای گەورە ئێستا سوورەت قەیدی تاپۆکەژە بەدەستی کاکجیات خۆێتی و لای خۆێتی تەسمیرمان کردووە و لە کۆتاییشە من ئەوە ماوە بڵێم داوام لە خێرخوازان ئەوەیە بەردەوام بن لەسەر کارە خێرەکانیان بۆ دەستگای خێرخوازی بەخشین و بەردەوام بن لەگەڵ ئێمە دەستێکی ئەمینین پردێکی متمانین لە بینی هەژاران و دەوڵەمەنەکانە دڵنیابن ئەوەی کە ئێوە بەخشیتان بە ئێمە بەخشیمان بە ماڵی کاکجیاد و ئەو خانەوادەیەکەوە لە مەینەت و لە ڕەزالەتا بوون بۆیە سوپاسی خوای گەوراکەین سوپاسی هەموو خێرخوازاناکەین لە ناو لە دەرەوەی وڵات کاوکاری بەخشینەکەن بەخشین ئێستا جێگەی متمانەی مسلمانانە جێگەی متمانە و خۆشی هەژارانە هەر ئەوەش نییە کە بەخشین لە کوردستانە دەستی هەبێ لە تورکیا دەستی هەبووە لێ قەومانی بوومە لەرزەکە لە سووریا هەی بووە و ئێستش بە بەردەوامی لە غەزایە کە لەم ماوەی پێشووە خەستەخانەیەکی تەواری کراوەتەوە بۆ زامار و بریندارەکانی ئەوێ بەخشین سواز بەخوا زۆر لەوە گەورەتر بۆ کە خەڵکی چاوەڕوانێ کرد لە کۆتایی قسەکانیشمە ئەو نەماوە بڵێم سوپاسی هەموو یەک بەیەکی ئەو کەسانەکەین کە دەستیان نەبووە لە کاری لەم کارە خێرەیە چی بە مادی بێ چی بە معنیەوی بێ چی بە دوعای خێر بێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وصحبه أجمعين بنلان بسلام بريز وخوشويس همولا يكمان دزانيك لما كان الرابردودا برنامج بخشيني كنالي آسماني بيام بانقوازي شيكت بو أم خانواده بريزا كلا نوجيقا ورقايا نبو سوپاس بەخوای پەروەردگار پاشان بە هاوکاری ئێوەی خێرخواز بە هاوکاری ئێوەی دڵسۆز بە هاوکاری ئێوەی بە سۆز و بە ڕەحم توانرا کەوا ئەم ماڵە لەو بێتاقەتیە لەو بێزاریە ڕزگارکەن بەڕاستی ئێستاکەم خانەوادەیە ئیمڕۆ دەڵێن ئیمڕۆ لەدایک بووینە ئیمڕۆ دڵیان خۆشە ئیمڕۆ چاویان ڕوونە کە بوون بە خاوەنی جێگا و ڕێگا و ماڵی خۆیان یارێکی لە وەکارەکانی بەختەوەری ئینسان ئاسودەی ئینسان ئەوەیە کەوا لە خانووی خۆی دابێت وێ ئەم ماڵە لە ڕابردوو بە تایبەتی زۆر بێتاقەت بوون جێگا و ڕێگایان نەبوو لەگەڵەوەشە نەخۆش بوون بەڵام ئێستا سوپاس بەخوای پەروەردگار ئەو خەمۆیان بەڕاستی ڕۆیشتووە ئەو خەمەیان نەماوە ئێستاکە دڵیان خۆشە لە کاتێکا کە بوون بە خاوەنی خانی خۆیان ئێمە دەبێت دوعای خێر بۆ ئەم چەترە بکەین بۆ ئەم بەرنامەیە بکەین
کە لە ڕێی خێرخوازانەوە ماڵی فەقیر، ماڵی بێباوک، ماڵی نەخۆش، ماڵی کەم دەرامەت بەسەر ئەکەنەوە لانە و ڕێگا و جێگا و دەرمانیان بۆ پەیدا ئەکەن. بۆیە ئین الله لا یضیع ئەجر المحسنین، بەڕاستی ئێوەش خوای پەروەردگار ئینشاءالله ئەجر و پاداشتان بە ضایع نادا. ئەگەر بە پارە بەشداریتان کرد بێت، ئەگەر بە دوعای بەشداریتان کرد بێت، ئەگەر بۆ یەکەوە خەمتان لێ خوارد بێت، ئەگەر ئێوە هاوکار ببێتن ئینشاءالله حتاکو ئەم ماڵە لەسەر ئەم زەمینەیە بن، حتا ئەم جێگا و ڕێگایان مابێتن، ئینشاءالله ئێوە لە سەدەقەی جاریە بەشدار بوون و بەشداریش ئەبن ئینشاءالله تعالى. بۆ ئیمێ دەکەین ئەم ماڵە بێتە مایی، ئەم خانووە بێتە مایی خێر و خۆشی بۆیان، بێتە مایی کەوا خەم و پەژارەکانی کۆتایی پێ بێت و واش بکەین کەوا لە بەرنامەکانی داهاتوودا، لە مانگەکانی داهاتوودا، لە ساڵانی داهاتوودا ئەو ماڵانی کەوا بێلانن، بێجێگان، بێڕێگان لە پاش هیمەتی خوای پەروەردگار پاشان بە هەوڵی خێرخوازان بتوانرێتەوە لانە و بانەیەک، جێگا و ڕێگایەک بۆ ئەو کەسانە دابین بکرێت کەوا فەقیر و هەژارن